دێڵە 2 کیلۆن بەو کێشن دێڵە بە خاتێوە 2 کیلۆ لە بەمام حاجی دابنێن مەشێنن ئەوە مانگی ڕەمەزانیش با خێر و بەرەکەت دادی دیبنیش هاتوومەتە نێو بازاڕی شێخەڵا دەمەوێت لە دوکانداران و لە خەڵکی پرسم ئەمڕۆ بزانم بابەتێک زۆر دەفرۆشە یاخود شتێک زۆرترین فرۆشیە بۆ یاخود خەڵک زۆر دەکرێت جا دەمێت دەست پێ بکەم مامە جان سلااوت لێ بێماندی نەبی عليكم السلام سرچاوم بخير من بخير سلامت بي او بتماي تبكر له رمضان والله بتماي طبعا تكليف له رمضان يا ان شاء الله قال وبيقنا المساله كبيقنا لو نظام ودعاء عبتا زي كل دي بشاشي كاكا بشاشي بدنا مام حاجي ناو 2 كيلو يازدم داني يازدا 2 كيلو 12 بيلي كاكا ولا دواسي دێڵە 2 کیلۆن بەو کێشن دێڵە بە خاتێوە 2 کیلۆ لە مام حاجی دابنێن مەشێنن ئەوە مام حاجی لۆجیز دەکڕی ئێلۆجیزە تەکلیفی مندارە بە خۆشم دارم نوە هەموو شاش شوێژ بن بەخۆش ناخۆی نابخوا ناخۆن باشە لۆ پاشیۆن باشە باشە باش باشە بێجگە لە جیز پاشیۆن هەستان لێ چیت کە بخۆن وڵی پاشیوان ئەما لە دەشتێ مەسەران پێشە ناو سێریمان دەخوارد هێرکەمان دەخوارد ئەڵهام ماستە و نانە و نانی گەرمی خۆمانە پیرژنانمان لۆ دەکاو شتان پیرژنان دۆ دەکا ئالومان دەکە لەگەن گۆشت پێم برێم چیت کە دەکردن لە بۆ ڕەمەزانێ چیت کە کڕیا هەمدولیلای ئێستا چمان نەکرێ وڵە چامان لە گرانی ڕۆژ و بە ڕۆژێ ڕۆژێ بە ڕۆژ ئارێ وڵە چامان لە گرانی ئێشاڵ هەر ئارزانی دەبی یا ڕەبی خوای گەورە هەرزانی بیتن دەست چاوت خۆش بیت ئەمە قسەیەمام حاجیە کە هاتووە لە بازاری شێخەڵای شاری هەولێر گرانی نینە ئێشاڵا لەگەڵ دەست چاوت خۆش بیت سلامت بی سلامت مام حاجی دەست ماز دەکەم ئەمە قسەی ئەو مام حاجیە کە هاتووە بۆ نێو بازاری باڵێن بازاری قەیسەری و شێخەڵا و دەیانەوێت لەکوانە کەلوپەلی خوان بگرن جا دەمەوێت یەکێک لەو دوکاندارانەش وەربگرم کاکە ماندوو نەبی داجانەگەرێکم ڕێمان بکەی ئەفۆن ماندی نەبی کوی ببوورە لە ئیشیشت دەکەین ئەگەر یەکەم ڕوو لە کامیرەکە بکەی بزانم ئەوڕۆ فرۆشتنی بابەت کوو بۆ لە بۆ ڕەمەزان کەوا انشاءالله پێشەچی بە خێراتنی مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەم بەڕاستی مانگەی پیرۆزە ئەشیا باشە الحەمدولله چش باش دەفرۆشێ باش دەفرۆشێ بازار باش شتان فرۆشتێ بە زۆری وەڵا قەیسی کشمیش و بەهارات و جیز و تەعین و ئەو شتانە زۆرترین بابەت کە فرۆشتان لە بۆ ڕەمەزان چییە وەڵا ئەوڕۆ لە ئەمە هەموو ئەو ئەلبان و شتمان نییە بەس ئەومان هەیە جیزمان هەیە باویمان هەیە قەیسیمان هەیە کشمیشمان هەیە بەهاراتمان هەیە ئەو شتانەمان هەیە باشە دەڵێن دوکاندارەکان لە ڕەمەزاندا شت گران دەکەن ناوە شتێکی هەر قسەیە بەخوای ئەوە هیچتان گران نەکردیە ئەوە قسەی بێئیشانە لەنا شتی گرانکردن نییە کابرا ئەوڕۆ هەمووی چاوکراوی هەموو سعریشتی دەزانی ئێستاگە بەهاراتێک بە 8,000 بێم برێم 30,000 کابرا کو دەکڕی شتیوان نییە شتی گرانکردن نییە ئەشیاش الحەمدولله هەیە هیچ مشکلە نییە بازارش باشە بازار باش باشەکەی چی عالم لە بۆ ڕەمەزان خەڵک لە بۆ ڕەمەزان خەڵک دێشتی دەکڕی ئەوەی دەست بە باڵی خەڵک دەگرن طبعا دەبی دەست بار ناگەی شتەکە نافرۆشێ نائیلازیەت و شتی بارزان بدەیت خۆ ناتوانێت شتی گرانکەی شتی ئەگە گرانکەی کابرا لێت ناکڕی ئێستا عالم شاریشتی هەموو دەزانی ناتوانێت توشتی لە بازارە گرانکەی بەس قەزی ئەشیا ماوات هەموو شتەکەی الحەمدولله باشە دەست خۆش بێتن سوپاس دەکەم ئەمە قسە یەکێک لەو دوکاندارانەیە کە دوکانەکەی لە نێو بازاری شێخەڵای شاری هەولێرەوە خۆی باز دەکات هەموو بابەتێک هەیە و هیچ شتێکیش گران نەبوو بە هەمان نرخی خۆیان کە لە چەند ڕۆژی ڕابردوو دامفرۆش ئێستاش دیانفرۆشن